پێمان وایە لە دابینکردنی زەوی شیا و داستەم و نادادیمان بەرامبەر دەکرێت لەلایەن سەرۆکایەتی شارەوانی شارەزورەوە و دەکرێن بە قوربانی بۆ بەرژەوەندی کۆمپانیاکانی وەبەرهێنان. بەو پێی لە پاش بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و موچەخۆران و هێزە ئەمنیەکان زەویە نایابوو بە کەڵکەکانیان داناوە بۆ سێ کۆمپانیای وەبەرهێنان کە بڕی زەویەکە زیاد لە 170 دۆنمە و لە ئێستادا 50 دۆنمی سیاج کراوە. لە بەرامبەردا زەوی دوورەدەست و کەمبەهایان دەستنیشان کردووە بۆ ئەو کەسانەی سوودمەند دەبن لەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران. بۆ ئەم مەبەستا ئێمە وەک ئەنجومەن بەر لە 2 مانگ سەردانی سەرۆکی شارەوانیمان کرد و داوامان لێ کرد زەوی شیا و بۆ فەرمانبەران تەرخان بکات، بەڵام بە پاساوی ئەوەی کۆمپانیاکانی وەبەرهێن کە لایەنێکی قازانجویستن و بۆ قازانج ڕوو لە قەزاکە دەکەن دەبێت زەوی نایابیان بۆ تەرخان بکرێت. پاشان دەیوت ئەنجومەنی وەزیران فەرمان بە من دەکات زەوی بدەن بە فەرمانبەر، ئیتر نەیوتووە لەکوێ و تا چەند زەویەکە بە کەڵک بێت. بۆیە فەرمانبەر پێویستە هەر کوێمان بۆ دیاری کرد ڕازی بێت و داوای شوێنی شیا و گۆڕینی شوێنی نەشیاومان لێ نەکات. پاش بە دوواداچوونی ورد وەرگرتنی زانیاری پشتڕاستکراوە لەو ماوەیەدا کە بۆمان دەرکەوت بە نایاسایی ئەو زەویە نایابانەی شاردانراون بۆ کۆمپانیا و فەرمانبەرانی لێ بێبەش دەکرێت. هەر بۆیە ئێمە لە 10/1/2025 پەیامێکمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئاڕاستەی سەرۆکایەتی شارەوانی شارەزور کرد و خستمانە بەردەم بەرپرسیارەتی دینی و دنیایی. یەک شەو دوای بڵاوکردنەوەی پەیامەکەمان نزیکەی 3 کاتژمێر لەگەڵ سەرۆکی شارەوانی و چەند هاوکارێکی لە بینای شارەوانی لەگەڵی بوو کۆبووینەوە و جەختمان لە ناوەڕۆکی پەیامەکەمان کردەوە کە وشە بە وشەی لەسەر بنەمای زانیاری و بەڵگە نووسراون. بۆیە داوامان لێ کرد بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆران لە بەرچاو بگرێت کە زۆرینەمان ماوەی 10 ساڵ زیاترە لە دۆخێکی دارایی خراپداین و نەمان کات بە قوربانی بەرژەوەندیەکانی کۆمپانیای وەبەرهێن، بەڵام ئەو پێداگیر بوو لەوەی هەر دەبێت ئەو زەویانە بۆ کۆمپانیاکانی وەبەرهێن بن. هاوکات نووسراوێکی پێداین کە گوایە ئەنجومەنی شارەوانیەکانی شارەزور لە 6/8/2024 بڕیاریان داوە ئەو زەویانە بدرێت بە کۆمپانیای وەبەرهێن. سەرۆکی شارەوانی وەک ئەوەی بیەوێت چاوبەست لە ئێمە بکات ئەم بڕیارەی سەرەوەی ئەنجومەنی شارەوانیەکانی خستە بەردەستمان تا ئیتر ئێمە بێدەنگ بین و بڵێن بڕیاری پێدانی زەویە نایەبەکانی شار یاساییە و بە کۆی دەنگی ئەنجومەنە بڕیارە دراوە. لە کاتێکدا ئەو بڕیارەی دیکەی ئەنجومەنی شارەوانیەکانی شارەزوری لە ئێمە شاردەوە کە لە 24/11/2024 بە زۆرینەی دەنگ داویانە و بڕیارەکەی پێشویان هەڵوەشاندوێتەوە.